ماوەی 10 ڕۆژە ئەم کەمپە لە شاری دوسلدۆف کراوەتەوە. لێرە چەندین خێوەت هەڵدراوە. نزیکەی 300 پەنابەر لێرە دەژین. سەدی خەڵکی ڕۆژئاوای کوردستانن. خراپی ژیان لەم کەمپە ئەوانی بێزار کردووە. ئیرۆ ملەتێمە خۆلمرنێت قەلبی نەتێڤێدەکێ هەموو سەرخەونێ ڤاڵە هەموو خەونە ئۆروپای ئەف ئۆروپاون دبینن ئەف چادرە مەحەمیە دەف ji welatê xwe geriya em hatin wek hay dibe cinnet ji merdwa sifandin ne cinnet û ne heve tevê kadrê ê xidmeta me dikin ne Almanin jî hemê insaniyet jî ciwantine em di behrê de fetisîn yani xwedê em mirin û xwedê em derxistin em hatin birêv de تعامله يعني تعامله بحيوان جيرناكه سواء مقدونيا به سواء لصربيا به هنغاريا به حمد دفري يعني ما پرزوردي حاجم قاشن بيده از تشتك تني تخوازم بگينم ملتي ما اوروبا خونك دروه خورك دروه هر کسی دفج جینه خو گریای دفج عرض خو گریای دفج مال خو گریای دفج مهنت خو گریای اجبو خونوان اف چادره خونك دروه برا کس نه اف چادره اروپا. ناصر ئەوەندە بێزارە کە دەخوازێت بگەڕێتەوە ڕۆژئاوای کوردستان چونکە وەک خۆی دەڵێت مرۆڤ یەکجار دەمرێت. ڕۆژانە بە هەزارەها کۆچبەڕوو لە ئەڵمانیا دەکەن. ئەمە وای کردووە کە ئەڵمانیا توانای تەواوی بۆ دابینکردنی شوێن و خزمەتگوزاری بۆ پەنابەران و هەروەها کارکردن لەسەر کەیسەکانیان نەبێت. زۆربەی پەنابەران هێشتا تاڵی ڕێگا سەختەکەیان لە قورگ نەچۆتە خوارەوە کەچی لەگەڵ گەیشتنیان خەمێکی دیکەیان بۆ زیاد بووە. خەمێک کە نازانرێت چەند درێژە دەکێشێت. مەگەلکی زەحمەتی دی حەتام گیانڤر یعنی مەزارکەی خۆ دوو خۆ هشت مەمرنا خۆ بچاوی خۆدی بەش بۆم ڕەحەتیە الڤر ببینن ئەم گیان هەنگاریا مەگرتن پۆلیسێ هەنگاریا مەگرت یا سیدی خۆسکامە بکوشتانە چێتر بوو خواردنا حیوانە حەشا ددانمە والله متخستن ناف حيوانات دمرات زاندن ما قرتن قولوني ببصمينن ازقريام قونا ازنا بصمينم خبر شمردان قوتي ببصمين يعني بزورا خون بصمان ام هاتن فير ما قالا فيدا كراحتيه فيدا خرابتره خودي خوارني اهولت قطي كاد الدنمه شغلي منا ماشينن چکا مدو مچويش خور پردانم مچونش خور چکرینه يعني بچکه هاوینی بونم حمنا خوش کتنه ما قول فيدا وضعي ما بالضبط فيدا خرابتر بو وضعي ما لێرە ئەو پەنابەرانی نەخۆشن ناتوان سەردانی پزیشک بکەن تا ئێستاش ناویان تۆمار نەکراوە تاکو ببرێنە کەمپی هەمیشەیی. لە کەمپی هەمیشەیی پەنابەران دەتوانن چاوەڕێ بکەن تاکو مافی پەنابەری وەردەگرن و منداڵەکانیان دەتوانن بچنە قوتابخانە. لەیلا کە خاوەنی 3 منداڵە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت کەچی تاکو ئێستا نەیتوانی وەسەردانی پزیشک بکات. نهوت نا دكتور مقو بس علاج مربينا اي دخم نية حيشتك نية وضعنا باش اي تي دخوازيت ام دخازن اوراقي ما عجلات زوج مرات تشيكن ام جفدر دركفن منالي ما هرن مدرسه ام بو ولو هاتن بو منالي خام هاتن هەموو دەڵێن لە مردن ڕزگارمان بۆ تا بگەینە ئێرە. لێرەش خێمەکان ئەوەندە ناخۆشە کە ئومێدمان بە ژیان نەماوە. پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان بوون و نەبوونیان کردە قوربانی ڕێگەیشتن بە ئەڵمانیا. ئەوان لێرەن و کەمپنیشینن بۆ جیاوازی کە دەڵێن هەتا ئێستا کەس بە خێراتنیشی نەکردوون و چ جای خزمەتگوزاری و یارمەتی گاندنمان ئاڵاشاڵی ڕووجاو